جارێکی کە ڕووی ڕاستی دەوڵەتی عێراق و دەسەڵاتدارانی بەغدا دەرکەوت تا چەند شۆڤێنی و دژە کوردن ئەوەی بە سەدام حوسێن نەکرا لە چیمیاباران و لە ئەنفال ئێستا دەسەڵاتدارانی عێراق لە ڕێی دادگایەکەوە بە ناوی دادگای فیدراڵی دەیانەوێت تاک بە تاچی خەڵکی کوردستان لە برسان بکوژن. ئێمە لە سەر ئەم بابەتە کە داخۆ ئەم دادگای بەناو فیدرالیە ئەم بڕیارەی لە ئێستادا بۆ دەرکردووە بۆ دەیەوێت خەڵکی کوردستان لە برسان بکوژێ و قوتی خەڵکی کوردستان ببڕێ. مەرامیان چییە؟ کوردستان بە بەشێک لە عێراق دەزانن یاخوب بە مستەعمەرەی خوانی دەزانن و وەکو مستەعمەرە سەیرەکەن و خەڵکەکەیشی بە کۆی لەو سەبایە. قسەی زیاتر و پرسی زیاتر لەگەڵ لەسەر ئەم بابەتە لەگەڵ میوانەکەمان زۆر بەڕێز سەردار عەبدوڵڵا شۆڕەڤەکاری سیاسی کە ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵماندایە. کاک سەردار شەوتان باش، گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. با لەوەوە دەست پێ بکەین دوێنێ سەرۆک بارزانی لە قسەیەکی تایبەتدا یاخود لە ڕاگەاندنێکدا سەبارەت بە دادگای فیدرالی گوتی دادگای فیدرالی عێراق ڕێک وەکو مەحکەمەی سەورەی سەردەمی سەدام حوسێنە. قسەتان لەسەر ئەم لێک چواندنە چییە؟ ئایا بەڕاست دادگای فیدرالی هەمان ئەرک و کارەکانی مەحکەمەی سەورە جێبەجێ ناکات دەرحەق بە گەلی کورد؟ کاتتان باش، سڵاو و ڕێز و حرمەتم بۆ هەموو بینەرانی ئەم کەناڵە. لە ڕاستیە تەشبیهەکە لە ئاستی لێکچواندنی ناوبانگی خراپی مەحکەمەی سەورە لێکچواندنێکی دروستە، بەڵام هێشتا خاتری گرتوون. جەنابی کاک مەسعود خاتری گرتوون، چونکە ئەگەر بێن دقت بدەین ئەوەی ئەم دادگایە ئەیکا، ئەمەی پێوترێت دادگای فیدرالی، ئەمەی ئەمانەیکەن لە چاو ئەوەی مەحکەمەی سەورە کردوێتی هەر قابلی قیاس و بەراورد نییە. هەزار ڕەحمەت لە کفندز ئەمە بۆی شەرحکەم بلێک چەند سانیەکە. دادگای مەحکەمەی سەورە، مەحکەمەی بەدناوی سەورە لە کەیسی تاکە کەسەکانیە پرسیەوە و ئەو تاکە کەسانە زۆر جار تێکۆشەری سیاسی بوون، دژە نظام بوون، ئەگیران بەناحەق حکومەدران، دادگایەکی عادلانە نەئەکران. بەڵام لە نەتیجە تاک ئەم محکەمەیە، ئەم دادگایە ڕووی محکەمەی سەورەی سپی کردوەوە بۆی کە میلەتێکی بەکاملی سزاداوە، حکمی بەسەر میلەتێکا داوە بەبێ ئەوەی لێی بپرسێتەوە، بەبێ بچێتە ناو حیسیات. لەبەرەوە بەڕاستی بتەشبیهکردنی ئەمانە بە محکەمەی سەورە وەکوای خاترمان گرت بن، هەزار ڕەحمەت لە کفندز وەکوای ڕووی محکەمەی سەورەیان سپی کردبێتەوە. ئەم محکەمەیە ساڵی پار مانگی دوو لە قەرارێکی بێعەقلانەیە ئێستا ئیسەڕوونیەکەمەوە بە بێعەقلانێ، لە قەرارێکی بێعەقلانە و نەزانانەیە جەنەرالێک لەم خزم و دەرودراوسەیانە لە ماڵێک لە بەغا، لە ماڵی یەکێک لە کۆنە سەرۆکوەزیرانەکانی عێراق لە بەغا پێی وتون مەلەفی نەوت و ئەو دۆسیەی لاتانە لەسەر فرۆشتنی نەوتی هەرێم دەرکەن و بچن ئیشو لەسەر بکەن. خزمێکە جەنەراڵێکی خزم و دەرودراوسەیە پێیان وتوە ئاخر ئەگەر دەریکەین ئێمە تا ئاخیر بەردەوامە بین، ینی دەری ناکەین و تەواو هەڕەشەی پێ بکەن، توێتی بەردەوام بن بچن قەرارەکەش بدەن. لیان پرسی وتوان ئاخر ممکنە بێتە مای شەڕی ناوخۆ و توێتی باب بێتە شەڕین مای شەڕی ناوخۆش گرنگ نییە، گرنگەوەی قەرارەکە دەرکەن بۆ بێعەقلانە بوو، چونکە لە تەوقیتێکە قەرارەکە دژی عفوکە لە تەوقیتێکە قەرارەکە لە دژی فرۆشتنی نەوتی هەرێم دەرچوو. شەڕی ئۆکرانیا دەستی پێکرد بوو، جیهانە چوو بەدارە بۆ تەنەکەیە نەوت نایە 400,000 بەرمیلیانی وەز نیو میلیۆن بەرمیل ڕۆژانە لە خۆی لەبەر خاتری دادگای فیدرالی ئەوە بکە. ئەمە هەر کەسێک پێی وابێ کێشەیەکی سادەیە بچووکە تێئەپەڕێ حەلێکی ئاسانی بۆ ئەەکەین زۆر بە هەڵەیە ڕۆشتووە. کێشەکە لە مستەفا سەنەد و فڵان و فیسار نییە، کێشەکە تەنانەت لە محکەمەکەش نییە، لە عەقڵیەتێکە کە تۆی قبول نییە، لە عەقڵیەتێکە تۆ بە پاشکۆ و بە هاوڵاتی دەرەجە 4 و 5 و 6 و 7 دەزانێت، تۆ بە شیمال الحەبیب ئەزانێ، تۆ بە وازانێ بێت لێرە سیاحەت و ئەوانە بکە و تۆ هاوڵاتی عێراقی نیت لەلای ئەو، تۆ ئەبێ عێراقی بی بۆ خۆ بەکوژدان، بۆ خزمەتکاری وەکو خەڵکی دەرەجە 2 دەرەجە. ئەمە من لە ڕاستیە بە دەرفەتێکی زێڕی نیەزانم، دەرفەتێکی زێڕینە بۆ ئەوەی بتوانین ڕوبەڕوو بینەوە، پیشانیان بدەین ئێمە ئەتوانین چی بکەین. ئەگەر هاتی لەسەر ئەوەی چی زۆر باشە. من پرسیارمەیە لەسەر ئەو بابەتەش کەواتە کاک سەردار هەر لەسەر دادگای فیدرالی بۆ خۆ دەزانی دادگای فیدرالی نادەستوریە، هی سەردەمی
برێمەرە دەبوو لە پەرلەمانی عێراقەوە دەنگی لەسەر بدرێ و یاساکەشی دەرچێت کە ئەمانە هیچی نەکراوە کەواتە وەکو عەرەب کە خۆیان دەڵێن مابوونی على الباطل فهو باطل زۆر باشە ئێستا ئەم بڕیارانە هەر هەمووی دەکرێ بکرێنە بڕیارێکی یاسایی و دەستوری پشتی پێ بەسترێ ئەزانیم کێشەکە کێشێکی سیاسیە پەیوەندی بە ململانەی سیاسی و هەیە ئێمە با گلەکان لە خۆمان بکەین ئەوەی ئەو سیاسەتێکی بۆی دوو دەستەواژێ عەرەبی هەیە یەکێک پێوتری عەدائی یەکێک پێوتری عودوان عەدائی سیاسەتی دوژمنکارانەیە مەرج نەبێ بە عەمەلی عودوان بە عەمەلیاتە وترێ یعنی من هێز و هێزی سەربازە بەرمە سەر وڵاتێک ئەمە پێوتری عەمەل عودوانی ئەمە کارێکی دوژمنکارانەی عەدائینی عودوانە ئەمە هێرشکردنە بەلاماردانە دەبێت بە عەمەل عودوانی ناو ببرێ ئەم دادگایە و غیری ئەم دادگایە ئێمە اتفاقی ئەم حکوومەتەمان کردووە بۆ پێکهێنانی ئەم حکوومەتە قەرارمان داوە لە ماوەی 3 مانگە وا ڕێککەوتوین قانون محکمەی اتحادی تعدیل کرد و محکمەکە دەستکاری کرد ڕێککەوتوین یاسای مەجلیسی اتحاد بچێتە پەرلەمان و دەنگی لەسەر بدرێ و دەرچێ کۆمەڵی قەراری تریش هەیە 3 مانگەکە تێپەڕی من ئەسڵەن تەسەوور ناکەم خۆمان بیرمان لەوە کرد بێتێ ئەمە یاسایە بنێردین کە ئێمە خۆمان نێنێنەی بەرامبەر نایە پێت بڵێ ئەرێکاکە بۆ نایەی من لەگەڵ توۆیان ڕێک کەوتووم تا لە ماوەی 3 مانگە ئەم شتانە دەمێ ئەرە بۆ نایی بەلای قەرزەکەتەوە کاک حاکم ئێمە لە نوێنەرایەتیمانە لە نوێنەرایەتی کورد لە بەغا خەلەلێکی بنیادی هەیە خەلەلێک هەیە لە بنیادی نوێنەرایەتیە ئەو خەلەلا و من ئەمەی کە ئێستا ڕووی داوە ئەوەی کە ئێستا ڕوەدا ساڵی پار بە پرۆژەی نووسراو بە پێشبینیکردنی ئەم دۆخە خراپە بە چارەسەرەکان بە پرۆژەی نووسراو داومە بە پارتی و داومە بە یەکێتیش بە هەردوو لایەنم داوە ئەمە پێشبینی کراو بووە چاوەڕوان کراو بوو ئێستا ئێمە بێکارت نین کارتمان زۆرە یعنی من بنمونە بەجەنابەت بڵێم سەدێمەوە سەر ئەو خەلە لە بنیادیە چونکە بەڕاستی پێویستەکە ئەمە چارەسەرکەین بەڵام دووسێشت هەیە ئێڵێم لێرە ئەگەر ئیجازە بدەیت یەکەم ئێمە لە ماوەی ساڵ و شتێکە ئەوان دووجار نردویانە پاریان نردوو ئەنجا ئەو برادرانەی ئێوەش نەڵێن بەشە بودجێ هەرێمەوە بەشە بودجێ هەرێم نییە ئەوە شتێکە لەسەر ڕێککەوتوین بینێرن بەشە بودجێ ئێمە زۆر گەورەترە بەشە بودجە ڕێژەیەکی زۆرە جاران لە 170 بۆ ئیستا بڵێ 114 ڕەنگە ڕێککەوین ئەمە پێی نەوترێ بەشە بودجە ئێمە توانیمەنە بە درێژای ئەو ساڵ و شتە معاش بدەین گەورەترین تەحەدایە کە ئێمە بیکەین یەکەم ئەوە بتوانین هەموو سەری مانگی معاشی خەڵکی خۆمان بدەین بەبێ کێشە ئەمە بێمنەتی خۆت نیشانە دەی دوو ڕۆژی شەمما کارێکی باشە کە یەکێتی و پارتی لە ئەستی مەکتەبی سیاسی کۆبنەوە ئەم کۆبوونەوە دەبێت هەردوو لابزانن خەڵکی کوردستان و دوژمن و نەیار و ئەوەی جەنابەت ناودنا ئیستعمار و هەموو ئەوانە چیان لەو کۆبوونەوەیە ئەو کۆبوونەوەیە بەمایە دەرناچێ یان بەشتی گەورە دەرەچێ یان بە زەرەری گەورە دەرەچێ یعنی ئەگەر هەڵوێستێکی هاوبەش و یەکگرتومان هەبێ ئەو وەختە ئێمە زۆر بەهێزە بین ئەمە ململانەیەکی درێژخایەنە ئەم ململا درێژخایەنە ئێمە گەلی کوردستان و نێرەکانی ئەتوانن بیبەنەوە بەڵام ئەگەر پێکەوە بین کارتیشمان هەیە لێم مەپرسە کارتەکان چییە پێ دەڵێم زەعیفترین کارتمان هەرە زەعیفەکەی ئەوەیە کە هەندێک کەس داوای کشانەوەکەنەوە کارتە بە قووەتەکەمان نییە کارتی لەوە بەقووەترمان هەیە کارتی ئەوە نییە لەسەر شاشە بوترێ من لە کەناڵی خۆیەوە کاتی خۆ باسەکەم کاک سەردار تۆ مەسەلەیەکی زۆر گرنگت گوروژان کاتی ئەوە نەهاتووە زۆر با بەڕاشکاوانە ئەم شەو قسە بکەین من پرسیاری تریشم ماوە کاتی ئەوە نەهاتووە ئیتر بە تەواوی پشت بکەینە عێراق ئەمە بە مەرجێک ڕێکەوتنێکی ناوخۆیی کوردی هەبێ چونکە ئەوەی عێراق دەیکا دژی تاک بە تاچی خەڵکی کوردستانە ئێوە پێشمەرگە بوون ئەنفال بە تەنها دژی حیزبێک نەبوو دژی تاچی کورد بوو ئێستا کاتی ئەوە نەهاتووە کورد بە تەواوی بە عێراق پشتی تێبکاو پشت بەخۆی ببەستێ بەڵام بە مەرجێک ڕێکەوتنێکی استراتیژی بەهێزی ناوخۆ هەبێ حاکم کورد ئێستا ئەبێ وەختێک سەری بە ئەم پرسیاراکەن پرسیارێکی زۆر بەدیقەتە ئەبێ بزانین دۆخی نێودوڵەتی مەجالی چی تایە بۆ ئێمە دۆخی نێودوڵەتی مەجالی ئەوەدا ئێمە بیر لە هەنگاوێکی وا بکەینەوە یاننا بە زیانەکەوێت یا بە قازانجەکەوێت بەڕێی متەواضعی من دۆخی نێودوڵەتی دوو ئەگەریتیایە بۆ ئێمە ئەگەرێکیان ئەوەیە کە مەترسیمان لەسرە و ئەگەر هەیە ئەمەشی هەمانە لە دەستی بدەین بۆی ئەمە لە دەست نەدەین دەبێت هەڵ بدەین ئەمە لە ئاستی ئێرە ئێستایان نەهێڵینەوە دەبێت بگەین ئاستی سربەخۆیی
ئایا زروفی نێودوڵەتی مەجای ئەمە ئەدایاننا من پاش دراسەکردنێکی زۆری نظامی عالەمی و تاریخ ئەوانە گەیشتومەتە ئەو دەرەنجامی زروفی نێودوڵەتی مەسلحەتی جیهانی ئەسڵەن لەوایە کە دەوڵەتی کوردستان دابمەزرێ باسی پارچەیەکیش ناکەم من کە ئەڵێم دەوڵەتی کوردستان باسی کوردستانی گەوراکەم ئێستا کۆمەڵێک دەوڵەتی زلهێزی جیهان و ناوچەکە بەرژەوەندیان لەوایە کوردستان دەوڵەت بێ ڕێگرە سەرەکیەکە بە درێژایی مێژووی 200 ساڵی ڕابردوو ڕێگری سەر عەفو کە ڕێگری سەرەکی لە بەردەم سربەخۆی کوردستان دۆخی نێودوڵەتی بووە ئێستا ڕێگری سەرەکی خۆمانین ئەگەر خۆمان پێکەوە دانیشین لەو کۆبوونەوەی دووسبەی هەردوو لا دانیشین ئەنواع اختیارات باسکەن کاکە کوردەوەندە زەعیف نییە باوەڕکەن زۆر بەهێزین کاتی زۆر باشیشمان هەیە بەڵام گرنگە ڕۆژی شەمەی زۆر گەش و یەکگرتو پێکەوە کاک سەردار بە یەک ڕستە وەڵامە بەرەو چووکە هیچ کاتم نەماوە هەندێک لایەن و کەسی کوردی بەداخەوە ئێستا شاگەشکە بوون و شایلۆغانیانە بۆ ئەو بڕیارەی دادگای فیدرالی بە یەک ڕستە وەڵام دەرەوە تۆ ئەوانە دەخەیتە چه خانەیەکە و ناویان دەنێ چی خوا هیدایەتیاندا تۆ خەریکی ئیشی خۆت بە لە هەموو قۆناغەکە تۆ خەڵکی لەونەوە هەبووە خەڵک هەر بۆ دژایەتی بزوتنەوە ڕزگار خوازەکەی دژایەتی شۆڕشی کردو دژایەتی میلەتەکەی کردووە لە نەتیجەیە شۆڕش سەرکەوتووە تۆ خەریکی ئیشی خۆت بە ئاخر دەردەمەوە شتێک بڵێم حاکم بۆی خەڵک هەموو شتێک هین بێ ئەزانی ئەمە زۆر لە دە سانیا پێ دەڵێن ساڵی 2013 کە ئەم مشکلەیە دروست بوو هەرێمی کوردستان پێشنیارێکی کرد هەرێمی کوردستان پێشنیارێکی کردە وەختە منیش و جەنابیشت لە پەرلەمان بووی لە عێراق پێشنیارێکی هەرێم هات کە ئێمە ئامادەین تەسویق و فرۆشتنی نەوتی هەرێم لە ڕێگەی کۆمپانیای سۆمۆ بێ بەڵام بەو مەرجەی وەرن کۆمپانیای سۆمۆ یاساکەی هەموارەکەینەوە ئەم کۆمپانیایە یاساکەی هی دەوڵەتێکی مرکزی توندا شەدیدی مرکزیە ئەیکێنە یاسایەکی فدرالی نوێنەرایەتی هەرێمی تیابێ ئێمە ئامادەین بەغا ئامادە نەبوو ئەو بکە زۆر باشە زۆر بەڕێز سەردار عەبدوڵڵا شرۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لە شاری سلێمانێەوە لەگەڵمان بووی گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سپاس بۆ ئێوە شەوتان باش